ئایا پشکنینە مەترسیدارەکە چییە؟ ئەو پشکنینە پزیشکیی بەشێک لە وڵاتان ناهێڵن ئەنجام بدرێت. جۆرێک پشکنینی پزیشکی لە بەشێک لە وڵاتان ئەنجامدانی قەدەغەیە. لە زۆرینەی وڵاتانی جیهانیش ڕێگەپێدان بۆ ئەنجامدانی بە یاسا ڕێکخراوە. لە هەندێک وڵاتیش هیچ کۆتوبەندێکی لەسەر نییە. ئەو پشکنینە کامەیە؟ پشکنینی جینات یان ئەوەی بە زمانە زانستیەکەی پێی دەوترێت پشکنینی DNA لە بەشێک لە وڵاتان ئەنجامدانی تەنها بە بڕیاری دادگا دەبێت. دادگاش ئەو بڕیارە نادات ئەگەر ناچار نەبێت و زۆر پێویست نەبێت. لە وڵاتانی وەک فەڕەنسا و ئەڵمانیا و ئیسرائیل ئەم پشکنینە زۆر سنووردارە. دادگا لە بارودۆخی زۆر پێویستدا نەبێت بڕیاری لەبارەوە نادات. وەک قەدەغەوایە هۆکارەکەشی بۆ دروستبوونی کێشە لە لای هاوڵاتیان دەگەڕێتەوە، بە تایبەت کە کاردانەوەی نەژادی یان کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە. سنوورداربوونی ئەم پشکنینە لە وڵاتەکانی وەک پەرتوگال و ئوستورالیا و لیتوانیا و سویسرا و ئیسپانیا و ئیتالیا و چەند وڵاتێکی دیکە هۆکارەکەی بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخی کۆمەڵایەتیە. بەڵام دادگا لە سەرداواکاری پزیشک یان هاوڵاتی بڕیاری لەبارەوە دەدات. دوایین جار تورکیاش بۆ ڕێگری لە دۆزینەوەی نەژاد و ڕەچەڵەکی هاوڵاتیانی خۆی ژمارێکی زۆر کۆتوبەندی خستە سەر ئەنجامدانی و پشکنینە، تەنانەت ئەگەر لە دەرەوەی وڵاتەکەش ئەنجام بدرێت بەبێ ڕەزامەندی بەو مەرجەی حکومەت ئاگادار بێت ئەنجامدەرەکەی سزا دەدرێت. بەڵام لە بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامدانی پشکنینەکە ڕێکارەکانی ئاسانن. هێندەی وڵاتانی ئەوروپی کۆتوبەندی لەسەر نییە. ئایا بەڕای تۆ ئەو جیاوازیە بۆچی دەگەڕێتەوە؟